ڕێگای ڕاستی و دروستی. وانەی 22 قوربانیەکەی ئیبراهیم. بیسەرانی خۆشەویست، سڵاوی خوداتان لێبێت، سڵاوی پەروەردگاری ئاشتی. بەختەوەرین جارێکتر لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان، بەرنامەی ڕێگای ڕاستی و دروستی. ئەمڕۆژ گەیشتینە گرنگترین وانە لە ژیانی ئیبراهیم، چیرۆکی ڕاستەقینەی جەژنی قوربان و ماناکەی، قوربانیەکەی ئیبراهیم. لەوانەی ڕابردووماندا زانیمان چۆن خوددا منداڵێکی بەخشی بە ئیبراهیم و سارا لە تەمەنی پیریاندا. ئەو بەڵێنەی هێنایەدی کە زۆر لەوە پێش پەیدا بوون. ناوی کوڕەکەیان نا ئیسحاق. خوددا بەڵێنی بە ئیبراهیمدا بوو کە لە نەوەی ئیسحاق نەتەوەیەکی نوێ بێنێت، کەوا هەموو نەتەوەکانی جیهان بەرەکەتی پێ بکرێن. ڕۆژێک خوددا داوای لە ئیبراهیم کرد شتێکی سەیر و زەحمەت بکات. لە تەورات نووسراوە پیرۆزەکان دەفەرموێ دوای ماوەیەک خوددا ئیبراهیمی تاقی کردەوە و پێی فەرموو ئیبراهیم. ئەویش وتی ئەوە تام. اینجا خوددا فەرمووی کوڕەکەت، کوڕە تاقانەکەت، ئەوەی کە خۆشت دەوێت، ئیسحاق، بی بە و بڕۆ زەوی مۆریا، لەوێ بیکە قوربانی سوتاندن لەسەر یەکێک لە چێوەکان کە خۆم پێت دەڵێم. خوددا ئیبراهیمی ڕاستپارت کە کوڕە تاقانە خۆشەویستەکەی بەرێتە چیایەکی دوور و بیکات بە قوربانی سوتاندن. هەر بەڕاست ئەم شتە چۆن دەبێ؟ ئیبراهیم بۆ ماوەی 25 ساڵی دوور و درێژ چاوەڕێ بۆ کوڕێکی ببێ کە خوددا بەڵێنی پێیدا بوو. ئێستاش خوددا پێی دەفەرموێ کوڕەکەی سەر ببڕێ وەک قوربانی. ئایا وەڵامی ئیبراهیم چۆن و چی بوو؟ نووسراوی پیرۆز دەفەرموێ بۆ بەیانی ئیبراهیم زوو لە خەو هەستا و گوێ درێژەکەی کورتان کرد. لەگەڵ خۆیدا دوان لە خزمەتکارەکانی و ئیسحاقی کوڕی برد و داریشی بڕی بۆ قوربانی سوتاندن. اینجا هەستا و ڕۆیی بۆ ئەو شوێنەی خوددا پێی فەرموو بوو. بۆ ماوەی 3 ڕۆژ ئیبراهیم و کوڕەکەی و هەردوو خزمەتکارەکەی ڕۆیشتن بەرەو ئەو چیایی کە خوددا ناوی هێنابوو. ئێمەی خوێنەر و پێشکەشکاری ئەم چیرۆکە دەزانین کە خوددا تەنها باوەڕی ئیبراهیمی تاقی دەکردەوە، بەڵام ئیبراهیم ئەوەی نەدەزانی. ئەوەی خوددا داوای لێکرد تاقیکردنەوەیکی ئێجگار سەخت و دژوار بوو. پاشان نووسراوە پیرۆزەکان دەفەرموێ لە ڕۆژی سێمدا ئیبراهیم چاوی هەڵبڕی و لە دوورەوە شوێنەکەی بەدی کرد. ئیتر ئیبراهیم بە دوو خزمەتکارەکەی وت ئێوە بۆ خۆتان لێرە لەگەڵ گوێ درێژەکە بمێننەوە، من و کوڕەکەش تا ئەوێ دەچین، کڕنۆش دەبین و دەگەڕێنەوە لاتان. ئیبراهیم داری قوربانی سوتاندنەکەی هەڵگرت و خستیە سەر پشتی ئیسحاقی کوڕی و خۆشی بەدەستێ ئاگر و بەدەستەکەی تری چەقۆی هەڵگرت و هەردووچیان پێکەوە ڕۆیشتن. اینجا ئیسحاق بە ئیبراهیمی باوکی وت باوکە. ئەویش پێوت ها کوڕم. اینجا وتی ئەوەتە ئاگرەکە و داری سوتاندنەکە، ئەی کوا بەرخەکە بۆ قوربانی سوتاندنەکە؟ ئیبراهیمیش وتی خوددا بۆ خۆی بەرخێک بۆ قوربانی سوتاندنەکە دابین دەکات کوڕی خۆم. ئیتر هەردووکیان پێکەوە ڕۆیشتن. کاتێک گەیشتنە ئەو شوێنەی خوددا پێی فەرموو بوو، ئیبراهیم قوربانگەیەکی دروست کرد و دارەکانی لەسەری ڕێخست. اینجا ئیسحاقی کوڕی بەستەوە و خستیە سەر قوربانگەکە لەسەر دارەکان. ئیتر ئیبراهیم دەستی درش کرد و چەقۆیەکەی هەڵگرت تاکو کوڕەکەی خۆی سەر ببڕێت. بەڵام فریشتەی خوددا لە ئاسمانەوە بانگی کرد و فەرمووی ئیبراهیم. ئەویش وتی ئەوە تام. پێی فەرموو دەست بۆ کوڕەکە مەبە و هیچی لێ مەکە، چونکە ئێستا زانم تۆ لە خوددا دەترسیت، چونکە لە پێناوی من دەست بە کوڕەکەت، دەست بە تاقانەکەتەوە نەگرت. اینجا ئیبراهیم چاوی هەڵبڕی و بینی ئەوە تا بەرانێک لە دوایەوە لە ناو دەوەنەکەدا بە هەردوو قۆچی گیر ببوو. جا ئیبراهیم چوو بەرانەکەی گرت و سەری خست وەک قوربانی سوتاندن لە جیاتی کوڕەکەی. ئیتر ئیبراهیم ئەو شوێنەی ناونا خوددا دابینی دەکات
وەک ئەوەی ئەمڕۆ دەوترێت لە چێوی خوددا دابین دەکرێت. چیرۆکی قوربانیکردنی ئیبراهیم سێ لایەنی هەیە: لایەنی مێژوویی، لایەنی نیشانەیی و لایەنی پێغەمبەری. بە چەند وشەیەکی تر بۆ ئەوەی لە قوربانیەکەی ئیبراهیم تێبگەین دەبێت لە سێشت تێبگەین. یەکەم چی ڕوویدا؟ دووەم قوربانیەکە نیشانی چی بوو؟ سێهەم ئیبراهیم پێشبینی چی کرد سەبارەت بە ڕووداوێک کە هێشتا ڕووی نەداوە؟ سەبارەت بە لایەنە مێژوویەکەی ئەمڕۆ خوێندمانەوە چۆن خوددا باوەڕی ئیبراهیمی تاقی کردەوە و کوڕەکەشی ڕزگار کرد لە مردن بە شێوەی قوربانی بەران. ئەم ڕووداوە نزیکەی 4000 ساڵ لەمەو پێش ڕوویدا لە شوێنێک کە شاری قودسی لێیە ئێستا. سەبارەت بە لایەنی نیشانەیی چیرۆکەکە وشەی خوددا پێمان دەڵێت ئێمە هەمومان وەک کوڕەکەی ئیبراهیمین. ئەومان خوێندەوە کە خوددا لە دەدواری خۆی حکمی مردنی بەسەر ئیسحاق کوڕەکەی ئیبراهیم هێنا. ئێمەش هەمومان گوناهبارین بە تاوانین و شایەتی دادوەری خودداین. بەڵام ئەوەشمان خوێندەوە کە خوددا بە نیعمەتی خۆی کوڕەکەی ئیبراهیمی ڕزگار کرد لە مردن. بە هەمان شێوەیە خوددا بە نیعمەتی خۆی دەیەوێ ڕزگارمان بکات بە دابینکردنی ئامرازی ڕزگاربوون. چیرۆکی قوربانی ئیبراهیم فێرمان دەکات کە ڕێگای ڕزگاربوون لەلایەن خودداوە دامەزراوە بە ڕێگای قوربانیە تەواوەکە. لە چیرۆکی ئەمڕۆمان زانیمان چۆن خوددا بەرانێکی دابین کرد بۆ ئەوەی لە جێگای کوڕەکەی ئیبراهیم بمرێ. تەنها قۆچەکانی بەرانەکە لە دەوەنەکە گیر ببوو. پێستەی بەرانەکە هیچی لێ نەهات بوو. ئەگەر بەرانەکە یەک کەم و کوڕی هەبوایە نەدەکرا جێگای کوڕەکەی ئیبراهیم بگرێتەوە لەسەر قوربانگەکە سەر ببڕدرێ. بەڵام ئەو قوربانی خوددا دابینی کردبوو بەرانێکی تەواو بوو، بێکەم و کوڕی و بێعەیب بوو. لە ڕاوەکردنمان لە بەشەکانی یەکەمی تەورات دەربارەی ڕێگای ڕزگاربوون کە خوددا دایمەزراندووە فێر بووین. لەبیرتە ئەو ڕێگایە چی بوو؟ لە پاش ئەوەی ئادەم و حەوا گوناحیان کرد، خوددا ڕایگەیاند کە چونکە کرەی گوناه مردنە، ئەوە لێبوردنی گوناهیش بێ خوێن ڕشتن نابێ. لەبەر ئەوە دەبوایە هەموو ئەوانەی ویستیان خوددا لە گوناهەکانیان خۆش ببێت ئاژەڵێکی بێکەم و کوڕی بێن و سەری ببڕن بۆ خوددا وەک قوربانیەکی سوتاو پێشکەشی بکەن. ئاژەڵە بێتاوانەکە دەبوایە لە باتی کەسە تاوانبارەکە بمرێت. ئەوە تاکە ڕێگا بوو کە خوددا بتوانێت لە گوناهی نەتەوەی ئادەم خۆش ببێت بێ ئەوەی خوددا لە ڕاستی و دروستی و دادوەری خۆی دەربچێت. شتێکتر لەمەدا دەبێت فێری بین. نووسراوە پیرۆزەکان دەفەرموێ کە قوربانی ئاژەڵ تەنها سێبەری شتە باشەکانی داهاتوو نەک وێنەی تەواوی ڕاستیەکان، چونکە مەحاڵە خوێنی ئاژەڵ گوناه لابەرێت. خوێنی ئاژەڵ گوناه لە نابات لەبەر ئەوەی ئاژەڵ و مرۆڤ بە هەمان بەهانین. لەبەر ئەوە فێری ئەوە دەبین کە ئەو بەرخەی جێگای کوڕەکەی ئیبراهیمی گرتەوە لەسەر قوربانگەکە نیشانەی قوربانیەکی گەورەتر و تەواوتر بوو. وشەی خوددا پێمان نیشان دەدات کە ئەو بەرانەی لە جێگەی کوڕەکەی ئیبراهیم مرد هێمای ڕزگاری دەرە پیرۆزەکە بوو کە داهاتە جیهانەوە بۆ ئەوەی لە باتی هەموو گوناهباران بمرێت، بۆ ئەوەی خوددا لە هەموو ئەوانە خۆش بێت کە باوەڕیان پێی هەیە. سەبارەت بەلایەنی پێغەمبەرایەتی ئەم چیرۆکە لەبیرتە ئیبراهیم چی بە کوڕەکەی وت کاتێ سەردەکەوتنە سەر چیاکە؟ پێی وت خوددا بۆ خۆی بەرخێک بۆ قوربانی دابین دەکات. لەبیرتە ئیبراهیم چی ڕاگەیاند لە پاش ئەوەی بەرانەکەی سەر بڕی؟ لە باتی کوڕەکەی سوتاندی. ناوی لە شوێنی قوربانیەکەنا خوددا دابینی دەکات. پێغەمبەر موسا کە تەوراتی نووسیوە دەڵێت تا ئەمڕۆ دەوترێ لە چێوی خوداوەند دابین دەکرێت. بۆچی پێغەمبەر ئیبراهیم ئەمەی وت؟ وتی خوداوەند دابینی دەکات. بۆچی نەیوت ستایش بۆ خوددا؟ پەروەردگار قوربانیەکی دابین کردووە. خۆشەویستان، ئەم پرسیارە زۆر گرنگە لەبەر ئەوەی وەڵامەکەی مزگەێنی خۆشی وشەی خودای تێدایە کە هەمومان دەبێت لێی تێبگەین و باوەڕی پێ بکەین. بۆچی ئیبراهیم ناوی لەو شوێنەنا خوداوەند دابینی دەکات؟ لەبەر ئەمە بوو ئیبراهیم ڕووداوێکی ڕاگەیاند کە لەسەر هەمان چیادا ڕوو دەدات لەو شوێنەی بەرخەکە جێگای کوڕەکەی گرتەوە لەسەر قوربانگەکە.
بە کورتی ئیبراهیم ڕای دەگەیاند ستایش بۆ خوددا، چونکە بەرخێکی دابین کرد بۆ ئەوەی جێگای کوڕەکەم بگرێتەوە لەسەر قوربانی گاکە. بەڵام پێتان دەڵێم ڕۆژێک لەسەر هەمان چیادا خوددا قوربانیەکی تر دابین دەکات کەوا مەزنتر دەبێت لەو بەرانەی کە کوڕەکەی منی ئەمڕۆ ڕزگار کرد لە دەمی چەقۆ و ئاگر. بەڵێ ئەو قوربانی خوددا دابینی دەکات ئەو هێزەی هەیە کەنەوەی ئادەم ڕزگار بکات لە مردنی تا هەتایی لەناو ئەو ئاگرەی کە هەرگیز ناکوژێتەوە. خوددا ڕزگاری دەرێکی پیرۆز دەنێرێ کەوا دەمرێت وەک قوربانی بێتاوان لە باتی تاوانبار بۆ ئەوەی هەر کەسێ باوەڕی پێبێنێ ئەوە نەفەوتێ. ئەمە مزگەنی خوددایە بۆ هەموو کەس کە ئیبراهیم ڕایگەیاند کاتێوتی خوددا بۆ خۆی بەرخێک بۆ قوربانی دابین دەکات. نزیکەی 2000 ساڵ لە پاش ئەوەی ئیبراهیم پێشبینی کرد کە خوددا قوربانیەک بۆ گوناهباران دابین دەکات، خوددا پێشبینی واتە نەبووەتی ئیبراهیمی هێنایەدی. ئەوانەی ئینجیل دەزانن چیرۆکی ڕزگاری دەرەکە دەزانن کە ئەو لە ئافرەتێکی کەنیشک لەدایک بوو کەوا دەگەڕێتەوە بەرەی ئیبراهیم و ئیسحاق هەروەک خوددا بەڵێنیدا بوو. ئەو ڕزگاری دەری کە دەبوایە لە باتی گوناهباران بمرێت باوکی زەمینی نەبوو، ئەو لە ئاسمانەوە هاتبوو، لەبەر ئەوە خەسڵەتی گوناهباری ئادەمی نەبوو، بێگوناه بوو، بێکەم و کوڕی بوو، لەبەر ئەوە شایەنی ئەوە بوو وەک قوربانیەکی تەواو بمرێت وەکو جێگیری نەوە گوناهبارەکەی ئادەم. کاتێ دێینە لای ئینجیل دەخوێنینەوە کە چۆن پێغەمبەرێک هەبوو ناوی یەحیا بوو کەوا خوددا ناردی بۆ ئەوەی ڕێگا خۆش بکات بۆ ڕزگاری دەرەکە. ڕۆژەکان یەحیا بینی وا بەرەو ڕووی دێت و پێوێت تەماشاکەن ئەوە تا بەرخی خوددا ئەوەی گوناهی جیهان لا دەبات. بۆچی پێغەمبەر یەحیا بە ڕزگاری دەری وت بەرخی خوددا؟ لەبەر ئەوەی ئەو لەدایک بوو تاکو خوێنی خۆی بڕێژێ وەک قوربانی کە گوناه هەڵدەگرێت، وەک بەرخەکەی لە باتی کوڕەکەی ئیبراهیم مرد. ڕزگاری دەرەکە هات بۆ ئەوەی بمرێ لە باتی هەموو نەوەکانی ئادەم. ئەو دوایەمین و تەواوترین قوربانیە کەوا ئیبراهیم پێشبینی کرد کاتێوتی خوددا بۆ خۆی بەرخێک بۆ قوربانی دابین دەکات. خۆشەویستان، خوددا ڕەدەسپێرێ واز لەبیر و باوەڕی خراپ بێنیت و لە کردەوەی بێنرخ بە تەواوی هیوات بخەیتە ناو دوایەمین و تەواوترین قوربانی کە دابینی کردووە. نووسراوە پیرۆزەکان دەفەرموێ ڕزگاری دەر خودی خۆی لە لەشدا لە سەردار گوناهەکانمانی هەڵگرت تاکو سەبارەت بە گوناه بمرین و بۆ ڕاست و دروستی بژین بە برینەکانی ئەو چاک بووینەوە. ئەمڕۆ زانیمان کە کوڕەکەی ئیبراهیم ئەو قوربانی قبول کرد کە خوددا بۆی دابین کردبوو. ئەی دەربارەی تۆی گوێگر، تۆی خۆشەویست، ئایا تۆش قوربانیەکەت قبول کردووە کە خوددا بۆتی دابین کردووە؟ سوپاسی گوێگرتنی ئێوەی خۆشەویست دەکەم. خودداش بەرەکەتی خۆی بەسەرتاندا ببارێنێ کاتێ بەوردی سەرنجی مانای وشەکانی ئیبراهیم لەسەر چیا دەدەن کەوتی خوددا بۆ خۆی بەرخێک بۆ قوربانی دابین دەکات، لە چێوی خوداوەند دابین دەکرێت. گوێگرانی خۆشەویست، ئەگەر هەر پرسیارێک یا هەر سەرنجێکتان دەربارەی وانەی بەرنامەی ڕێگای ڕاستی و دروستی کە ئەمڕۆ گوێتان لێبوو هەیە، تکایە بۆ کۆمەڵەی ڕێگای ڕاستی و دروستی بەم ئیمەیلە بۆمان بنێرن rrd2011@yahoo.com یاخود دەتوانن سەردانی ئەم ماڵپەڕە بکەن www.rrdk.org